ساوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابوووریە بازاڕی دراو لە عێراق و هەرێمی کوردستان گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە. ئەمە و چەند بابەتێکی دیکە ئەم شەو بۆتان باسەکەم با پێتان بڵێم ئەم شەو چیتان پێڵە. بەهای دینار بەرامبەر دۆلار بەردەوامە لە بەرزبوونەوە و هەر 100 دۆلارێک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق گەیشتە 144,000 دینار. وەفدێکی باڵای پارێزگای کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد. پارێزگاری کرماشان ڕایگەیاند دەیانەوێت ئاستی بازرگانیان لەگەڵ پارێزگاکە بەرزکەنەوە. لە گەورەترین بەندەری ئێران تەقینەوەیەکی بەهێز ڕوویدا. پێشبینی یەکرێت کاریگەری لەسەر گواستنەوەی کاڵا و بازرگانی ئێران دروست بکات. قەبارەی بازرگانی نێوان تورکیا و ئەمریکا گەیشتۆتە 32 میلیارد دۆلار. وەزیری بازرگانی تورکیا شەڵێت دەیانەوێت بۆ 100 میلیارد دۆلار بەرزی بکەن. باسی بابەتە گرنگەکەتان بۆ بکەم دیناری عێراقی. جا من هەمیشە واناساومەڵێن زۆر لایەنگری دیناری عێراقیت بابەتەکە لایەنگری نییە ڕاستی زانیاریەکان و هەواڵەکانێکە هەمیشە بەیانەڵم ئەو ئەم ماوەیەش هەمیشە لە بەرژەوەندی دینارە بۆ وەشتێکی باشی شەگەر پاڵپشتی دیناری عێراقیکی چونکە ئەوەی لە گیرفانی خەڵکایە خەڵکی ئاسایی لاقەی ئەوانم نییە کە خوا پێیاون دینارە وەگەر دینار دابەزێت نرخی کاڵا و شمەک لە بازار بەرزە بێتەوە توانای کڕنگەکەت کەمە بێ بۆیە هەمیشە هەر باشتر دیناری عێراقی ئاستێکی بەرزترێ بێ بەرامبەر بە دۆلار. باهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی بەردەوامە لە بەرزبوونەوە. لە مامەڵەی ڕۆژی شەمە لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو 100 دۆلار گەیشتە خانەی 144,000 دیناری عێراقی. سەرڕای پشووی بازاڕەکانی دراو لە ناوەڕاست و باشووری عێراق لە بەغداد و لە هەولێر. بەڵام مامەڵەی کڕینی دۆلار و دینار لە نووسنگە و کۆمپانیاکانی دەرەوەی بۆرسە و بازاڕەکان گەرم بوو. هەموو سەرقاڵی مامەڵەکردن بوون و خەڵکێکی زۆریش مەراقێتی بزانێ دینار زیاتر بەرزە بێتەوە یاخود ئەمە دوایین گوژم و گوڕێتی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تاکو دینارەکانیان بکەن بە دۆلار یاخود لیان لێی نەترسن هەروە بە دیناری بیڵنەوە یاخود مامەڵەکانیان قەرزەکانیان ئایندەی چۆنە بێ ئەمە مەراقی زۆرینەی خەڵکە بزانە دینار چی بەسەرێ منیش کەمێکی تر پێتانێڵە. ئالێرە باسێکی دراوەکانتان بۆ کە ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی بە تایبەت لە بازاری سلێمانی کە ئەوەی پێڵێن بازاری دۆلارەکە کراوە بوو خەڵک مامەڵی پێوە بزانین چ گۆڕانکاری ڕوویاوە دواتریش باسی دینارتان بۆکەم بە دیاریکراوی دینار چی بەسەرێ و گۆڕانکاریان چیت کە چاوەڕێی دیناری عێراقیەکەن دابەزین یاخود بەرزبوونەوە یاخود ئەم نرخانی کێستا بەخۆیەوە بینەوە. لەسەر بابەتی دراوەکان ئەمڕۆ لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەم شێوازە بوو. لە دۆلارەوە دەست پێ بکەیت هەر 100 دۆلارێک پێ بڵێ 144,500 دینارە کە لە هەندێک شوێن 144,750 بێ 145 ڕێک بە فرۆشتن 144,250 بە کڕین. بەڵام ئەمڕۆ هەر 100 دۆلارێک تا 144,000 دیناری خشت ڕێک دابەزی و ئەوە بەرزترین ئاستی دینار بوو لە 2 ساڵی ڕابردووە بەخۆی بینی بێ واتە 2 ساڵە. دینار بەرامبەر بە دۆلار هێندە بەرز نەبووە. جا ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان ساڵی 2023-24 ئەم چەرمانگەی هەمانە دوومانگێکیش لە ساڵی 2022 کێشەی دابەزینی دینارمان هەبووە. هێشتا ماوێتی ئەو قۆناغە تێپەڕێنێتەوە و بڵین استقرارێکی بەڵام ئاستی دینار بەرزتریشە لە پێش ساڵی 2022 ئەگەر ئەو ماوەی مانگی 1 و 2 2023 لێلابێت. چۆ لەو کاتانە لە 147 بوو لە ساڵی 2022 بەڵام مانگی 1 و 2 2023
بەرزبوونێکی زۆری بەخۆبی تا 180,000 دیناریش دۆلار بەرز بووە. سەبارەت بە پاوەند یاخود با باسی یۆرۆتان بۆ بکەم، هێماکان پێچە بە هەڵەکرابەتن بەڵام نرخەکان ئەمە یۆرۆیە. 100 دلار 162,000 ببورن 100 یۆرۆ 162,000 دینارە، 100 پاوەنیش 190,000 دینارە. ئەمە هێماکی یۆرۆیە بەڵام ئەبووە ئەم هێمای لەویا بووە ئەوەش لابینە نرخەکان جێگیرن. پاوەند بەرزترە لە یۆرۆ. سەبارەت بە تمەنی ئێرانی 100,000 تمەنی ئێرانی 1800 دیناری عێراقیە. ئەمڕۆ خولی سێمی دانوستانەکانی ئێران و ئەمریکا کۆتایی هات کە لە مەسقەت لە عومان بەڕێوەچوو. دواتە وەزیری دەرەوەی ئێران لەسەر کۆبوونەوەکان قسەی کرد. ئەخیر قسەی زۆر گرنگ بوو بۆ من، زۆر سەنجڕاکێش بووتی ئایا ئەگەین بەڕێکەوتن؟ وتی خۆم حەزەکەم بگەین بەڕێکەوتن، بەڵام ئاسانیش نییە، وەڕوونیش نییە و دیار نییە. ئەگەین بەڕێکەوتن یاخودنە. و بابەتێک تریش کە باسی کرێوە بووتی تاکو و کۆبوونەوەی پێشووی ئەمە باسی کولی کۆی گشتی قسەکانمان کرۆ لەم ڕۆچوونە ناو وردەکاری گفتوگۆکانەوە بۆ هەر بابەتێک ئێمە پسپۆڕ و شارەزای ئەو بارەهێنین لە کۆبوونەوەی ئایندە کەسانی تایبەت بە ئەنێرژی ئەتۆمی ئەهێنین بۆ گفتوگۆکانمان لە ئێرانەوە، بۆیە قورسترە بێتە قۆناغەکانیان. لە ماوەی سێفتی ڕابردوو سێرخولی دانوستانی نێوان ئەمریکا و ئێران کە بەڕێوە چۆن لە خولی یەکەم لە خولی دووەم هەر کاتێک کۆبوونەوەکان تەواو بوو تمەن بەرزە بووە. ئەمڕۆ لەگەڵ تەواوبوونی کۆبوونەوەکان تمەن دابەزی تا ئەستێک ئاماژەکان ڕوون بوو. ئێشتامەی گۆڕن ماوێتی باسێکی لیرەی سووریتان بۆ بکەم. 1 ملیۆن لیرەی سووریش 137,750 دینارە، هەروەها 100 لیرەی تورکیش 3,770 دینارە. لیرەی تورکیش دابەزیەوە دواتر لەسەر لیرەی سووریشتان پێڵم. لیرەی سووری لە ناوخۆی سووریا دابەزینی زۆری بەخۆی بینەوە، لەرین کوردستان کەمتر دابەزیەوە. باشتە و نرخانە هاوسەنگ بنەوە. لیرەی تورکیش بە ئاماشەوە بەرامبەر بە دۆلار دابەزیوە، پاشکەمێکتر لەسەر لیرەی تورکیش هەندێک زانیاریتان پێڵم لە ئەستەمبوڵیشەوە پەیامنێری کورسانی هەندێک زانیاری خاتەڕ. لەسەر بابەتی هەر دراوەکان بە تایبەت دینار قسێکی باو هەیە، ئەم چەند ڕۆژە زۆر باسەکرێت کە ئەویژەوەیە دیناری عێراقی هەموو مانگی چوارێک هەموو مانگی پێنجێک بەرزە بێتەوە و دوایی دابەزێتەوە. لە 2023 گەیشتۆتە نرخانە، لە 24 گەیشتۆتە نرخانە، بەڵام دواتر لە پاییزی ساڵەکە و لە نزیکبوونەوە لە زستان جارێکی دیکە دینار دابەزێتەوە چێتەوە 150,000. ئەم ساڵە و سینناریۆی ڕووە با پێشەوە هەندێک زانیاریتان پێ بڵم. لە یەکەم جار کە دیناری عێراقی گەیشتە 144,000 و 145,000 دینار لە هەڤەی 1/2021 بوو، کاتێک عێراق بە فەرمی ڕایگەیاند بەهای فەرمی دۆلار بەرامبەر بە دینار لەلایەن بانکی ناوەندیەوە لە 118,000 و بەرزەکاتەوە بۆ 145,000 دینار. لە 2020 کاتێک ڕایگەیاند دوای کۆرۆنا بەوەی کورتێنانی دارایی عێراقەوە دابەزی نرخینەوتەوە بڕیاردرا گۆڕانکاری لە بەهای دینارا بکرێت لە 118,000 190,000 بکرێت بە 145,000 دینار. بۆیە لە سەرەتای 2021 یەکەم جار دیناری عێراقی لە بازار دوای پرۆسە گەیشتە 144,000 دینار. دواتر بینە سەر ئەم بابەتە کە زۆر گرنگە لە 24 سێی 2021 100 دلار 144 بووە، لە 25 دەی 2022 25 دەی 2022 144,000 بووە. ئەوەی کە زۆر گرنگە ئەم لایەنەیە کە ئێستا زۆر باسەکرێ لە ناو بازار خەڵک حەزەرێکی لێ هەیە، گومانێکی لێ هەیە تا ئاستێک بە حەزەر و بە وریایە و مامەڵی لەگەڵەکە. وتمان 24 سێی 2021 144 بووە، دەی 4 2023 144 بووە مانگی 4، 28 5 2024 144 واتە سەیری ئەم مانگانەکەن مانگی 4 مانگی 5 لە 2023 لە 2024 144 بەخۆی بینیوە، بەڵام هەردوو جارەکە لە 2023 دوایی لە پاییز گەیشتەوە 157,000 دینار، لە 24 شا گەیشتەوە 155,000 دینار، لە 2025 شاوە ئێستا لە 23 چوارەوە لە سێ ڕۆژی ڕابردوو 100 دلار گەیشتەوە 144,000 دینار. قسە گرنگەکە ئەمەیە، ئەمەی کە دینار بەخۆی بینیوە وەگەڵ ساڵانەی تر کاتیە بێ. ئەم ساڵ باردۆکە جیاوازە هەڵبژاردن لە عێراقەیە
تیمی وەزارەتی گەنجینی ئەمریکا کە پێوەستن بە دۆسی عێراق گۆڕانکاریان تیا کراوە تێڕوانینی ئەمریکا و کابینی نوێی ترامپ لەگەڵ حکوومەتی عێراق جیاوازە. هەندێک کەسیش باسەکەن کە ئەمە دەسوودیاری ئەمریکایە بۆ سوودانی تاکو لە هەڵبژاردنەکانی پاییزی ئەم ساڵ بتوانێت ڕکابەرێکی باشکە و سەرکەوتن بەدەستبێنێ. چون ئەم 4 ساڵی ئەوەی سوودانی بۆ ئەمریکای کردووە لە ماوەی ڕابردووی سەرۆکوەزیرانی عێراق ئەو خزمەتەی بە ئەمریکا نەگەیاندووە بە سیاسەتی ئەمریکا لە عێراق بۆ توانوێتی تا ئاستێک هاوسەنگی لە ناو پێکاتەکانی عێراق و داواکاریەکانی ئەمریکا لەسەر عێراقیش ڕابگرێ بەراورد بۆ گۆڕانکاریە هەرێمایەتی کە لە ناوچەکەش ڕوویاوە. بۆیە ئەکرێتە سوودیارێک بێ بۆ سوودانی و بۆ ئاماژانی کە ئێستا هەیە دۆلاری زیاتر خێتە ڕوو دیناری زیاتر کۆکرێتەوە لە بازار تا موچە دابەشی. ئەگەری هەیە ئەم بەرزبوونەوەی دینار تا ڕۆژی سێشەمە بەردەوام بێت. دوای ڕۆژی سێشەمە ناڵی دینار دابەزێ. بەڵکو ئەگەری هەیە سەقامیگیریەک لەم نرخانە لە 143 144 145 لە بازارە بوونی هەبێ واتە بەرزونزمیەکان لە نێوان ئەو دوو ئاستیا بێ 143 بۆ 145 و پاشان خۆمان ئامادەکەین بۆ 15 بۆ ئەوەی کە بانکی ناوەندی پلانیە لە دوای 15ەوە گەڕێکی دیکە زەختێکی دیکە لە بەهای دۆلار بکە و دینار زیاتر بەرزکاتەوە بۆ خانەکانی 140,000 دینار. ئەم قسە لە ئەگەری ڕوودانی یا ڕوونەدانی 50 چکە کاتمان هێشتا لە بەردەماماوە ئەگەر لەو کاتێک کەکینە 15 هەندێک بارودۆخی جیاواز لە بارودۆخی سیاسی و ئەمنی ڕووبا کە تا ئاستێک پلانەکانی بانکی ناوەندی گۆڕانکاریان بەسەرابێت. بەڵام بەگشتی ئەو دەنگویانی کە ئەوتێ دوایەکی 5 حواڵی عێراق گۆڕێ و گۆڕانکاری نازام لە پێدانی دۆلاری گەشتیاری و هەندێک شتێکتێ ئەسڵەن هەرگوێی لێمەگرن پشت بە تەنها کەناڵ و سەرچاوەکانی بانکی ناوەندی و حکوومەتی عێراق وەسن کە کەناڵی فەرمیان هەیە لەسەر دۆلار و دینار و سیاسەتی نرخی بە فەرمی شت بڵاوەکەنەوە گوێ لە تەحلیلی لابەلا و خەڵکی نەشارەزا و ئەوەی کە هەرسەر و دەر لێ کودووی ئابووری و دارایی و نەختینەی ناکە مەگرن بۆ ئەوەی دەستان نەگۆڕێ بەرەو ئاراستی دینار چۆنە پێچەوانەکەی بێت. ئێستا ئاراستی دینار ڕوونە ئەمڕۆ 444 هاتەوە 144 و 1950 مانای نیە تر دینار دابەزێتەوە بەڵکو گرتنی سەنگەری 144 ڕووخانی بربەستەکانی بەردەم 144 تازەیە تازە دینار چۆتە ناوخانی 144 ئاسایی گەڕانەوەی کاتەوە بە 145 تا سێشەمە چاوەڕێەکەین دواتریش جێگیرێک بۆ دینار لە کۆتایی مانگی 5 شال لە ناوڕاستی مانگی 5 شۆ ئەگەرەکانی بەرزبوونەوەی دینار زیاتر. ئەمە لەسەر بابەتی دراوەکان با باسێکی زێڕشتان بۆ بکەم خەڵک زۆر لەم بابەتەیە ماوەیە کە باس و خواسی هەیە و ئێمەژە ماوەیە بەرچاوڕوونێکی زۆر باشمان ناونەتێ پێم وانێ هیچ کەسێک هەبوو بێ بە کوردی قسەی کرده بێ لە میدیای کوردیا قسەی کرد بێت تەنها لەسەر ئاستی گیانیش هێندەی بەندە بۆ زێر شیکاری و پێشبینەکانی دەقیق بوو بێ تەنها پێش دامەزراوە گەورەکانی گیانیش بۆیە هەمیشە ئێمە وڵین زانەی ڕاستان پێڵین شیکارێکی باش وە ئەوەی شەیڵین بۆ ئایندە نزیک بێ لەوەی کە ئەگەری ڕوودانی هەیە. نرخی زێر لەژێر کاریگەری ڕووداوە ئابووری و بازرگانی سیاسەکانی جیهانە تەواو ناجیرگیرە. دامەزراوە دارایەکانی جیهانیش ئاستی پێشبینەکانیان بۆ زێر بەرز کردوێتەوە. گۆڵمان ساکس پێشبینیەکە لە ساڵی 2026 ئۆنسەیەک زێر 4500 دۆلار بەخۆی ببینێ کەەوە بەرزترین ئاستە ئەو دامەزراوە تا ئێستا پێشبینی بۆ کردن. هەلێرەش باسێکی زێرتان بۆ بکەم ئەم چەند ڕۆژە زێرکەمە گەڕانەوەی تۆمار کرد و خەڵک کۆتە هۆسە و هەراکاکەوە زێر دابەزیەوە زێر دابەزیەوە من حەزەکەم زێر دابەزێ لەبەری خەڵکێک پرۆسی هاوسەرگیری هەیە و دواکەوتووە لە کڕینی بەشکم بیکرێ و دەرفەتێکی هەبێ گەنجی دامای کوردستان ئەو هەموو زێڕە و بۆ نرخە بەرزە قورسە پێی بکرێ بەڵام ئەو بازاڕەکەیە بارودۆخی جیهانە پێمانەڵێ تۆزی ئەمە مەحاڵە با هەنێشتان پێ بڵم لەسەر زێر بە تایبەت ئەم مانگە لە ماوەی 30 ڕۆژی ڕابردووە لە زێر چی ڕوویاوە لە 2025 بە ڕێژەی لە 127 زیاتر لەوەش زێر بەرز بۆتەوە یعنی ئەگەر یەک یاخود نزمترین ئاستی 2025 بۆ بەرزترین ئاستی 2025 کە 3500 دلار بۆ ئۆنسەیەک بەراوردی کەین لە 133 بەرزبوونەوەی تۆمار کردووە. یەک ئۆنسە 3500 دلاری تۆمار کردەوە بەرزترین ئاستە لەوەتی
ئەم کانزایە دۆزراوەتەوە بەکارێت بەخۆی بینی بێ. مسقاڵە ئایارە 21 گەیشتە 720,000 دینار کەەوە بە دینار بەرزترین ئاستا بەخۆی بینی بێت. زۆر باشترە ئێمە پشت بە بابەتی دینار نەبەستین لە زێڕا چووکە بەرزبوونەوەی دینار بەرامبەر بە دۆلار ئەکرێ کاریگەریەکانی بەرزبوونەوەی زێر لەسەر ئاستی جیهان لە هەرێمی کوردستان و عێراق کەمتر کاتەوە. هەر لەسەر بابەتی زێر لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووە بزانین نزمترین ئاست بەرزترین ئاست چەنە کە بەخۆی بینی بە دیاریکراوی لە کۆتایی مانگی سێ بۆ 24 یاخود 25 چواری 2025 کە بۆرسەی گیانی داخرا ڕۆژی هەینی شەوی ڕابردوو بۆرسە داخرا. باسێکی دوای ئەماکەین بۆمان بگۆڕن بە ژمارەکانیش بینەران ببینن لەسەری. نرخی ئۆنسەیەک لە 28 سێ بە دیاریکراوی 28 ڕۆژ پێش ئێستا 29 ڕۆژ پێش ئێستا کەمتر لە 30 ڕۆژ پێش ئێستا ئۆنسەیەک 3082 دۆلار بووە. هەر لە ماوەی ئەم 30 ڕۆژەشە 2956 دۆلاریشی بە خۆیەوە بینیوە 130 دۆلار لەوە نزمتریشی بە خۆی بینیوە تەنها لەم 30 ڕۆژەیە. ئەگەر وەکو بنی بازار حسابیکەین 2956 دۆلار یاخود وەکو 28 سێ حسابیکەین 3082 دۆلار ئەو کاتە مسقالێک ئایارە 18 547,000 بووە ئایارە 21 639,000 سەیری ژمارەکان بکەن. هەروەها ئایارە 18 ئەمەیان ئایارە 24 لێرە ئەمە بە هەڵە نووساوە 730,000 دینارە. لەسەر بابەتی ئەمە 28 سێ بابزانین 25 چوار کە ڕۆژی جومعە کە ڕۆژی هەینیەکە ئەمەش بێگومان 28 سێ هەینی بۆ بازار داخراوە لەو ئاستەیە. بزانین ئەو بە چەند بووە نرخەکەی واتە لە ڕۆژی ڕابردوو کە بازار داخرا نرخی ئۆنسەیەک چەند بووە. جا نازان بێم خۆم بیگۆڕم لە کۆنتترۆڵیان بۆمانە گۆڕن بەڕێزان بۆی باسێکی بکەین چکەیت ئەمەمان باس کرد. ئۆنسەیەک زێر لە بازار هەینی بە 3390 دۆلار داخرا بە نزیکەی هەر ئایارە 21 مسقالێک بە 690,000 دینار مامەڵی پێوەکرا کە لێرە بە نزیکەی 640,000 دینارێکە ئێستا بە 690,000 دینار ئەمڕۆ تا ئاستێک سەر ڕای بەرزبوونەوەی دیناریش هێشتا ئۆنسەیەک یاخود مسقالێک زێڕی ئایارە 21 هەر بەرز بووە ینی جیاواز بۆ لەوە. ئەمە ئێستا 20 ڕۆژنەوە پێش 640,000 بەڵام بڕۆ کە سندیکای زێڕنکەران داینابوو 690,000 بوو. جاوازام هەر نامانە نێوازی لێبێنین باشتر چونکە هەندێک پێشبینی دامەزراوەکانی گیانیشمان هەبوو لەسەری باسی بکەین. ئەمەشمان باس کرد ئەمە خۆم لەبەرم بوو بە لەبەر وتم بۆ ما بگۆڕن بەویتر برادران نازانم لە کۆنتترۆڵ هیوادارم ئاگایەکتان ئالەم گرافیکانە بێ. با بچینە دوای ئەمە ینی سلایدی دوای ئەمە باسی دامەزراوەکانی گیانەکە گۆڵمان ساکس و بانک ئۆف ئەمریکا و هەروە سیتی بانک لەبارەی و چیان وتو ئەوەی کە هەیە گۆڵمان ساکس وتێتی 4500 بۆ 2026 هەروە دامەزراوەکانی دیکەش باسی 4000ەکەن بۆ ئەم ساڵیش زۆربەی دامەزراوەکان هاوڕان لەسەرەوەی 3500 دۆلار تێپەڕن. JP مۆرگان 3675 دۆلارەڵێ بۆ کۆتایی ئەم ساڵ هەروە گۆڵمان ساکس 3675 لەوە شار تا ئاستێک هەڵەیەکمان هەیە. سیتی بانک چکە باسی 3800 دۆلارەکە سیتی بانک 3000 ئەمە هەر ژمارەکان دووبارە بوونەتەوە یا حول ولا قوة إلا بالله باشە. UBS و بانک ئۆف ئەمریکاش 3500 دۆلار ئەمە بۆ 2026 ئەم دامەزرانەوەڵەن JP مۆرگان 4500 گۆڵمان ساکسی 4000 دۆزینەوەی زێڕژ لە مێژووە تاکوێستە بێت کە 244,000 تۆن بووە ئەوەی تا ئێستا دۆزرابێت. با باسێکی هەڵەبجەتان بۆ بکەم لەگەڵ کرماشان بێگومان هەڵەبجە لە باشووری کوردستان کرماشان لە پارێزگای سنا ئەمەش چارتێکی بەرزبوونەوەیە ئەر بە جارێوازی لێبێنین بچینە ئەوەی هەڵەبجە هاوڕێیان. وەفدێکی باڵای پارێزگایی کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بۆ بێزکردنی پەیوەندی بازرگانی و گەشتیاریەکانیان سەردانی هەڵەبجەیان کرد. سەردانەکەیان بە بەستی پەرەپێدانی بازرگانی نێوان هەردوولا بۆ چ باشووری کوردستان بێت چ ڕۆژهەڵاتی کوردستان بێت چکە هەم پارێزگای هەڵەبجە و هاوسنوورێ لەگەڵ کرماشان بێگومان پارێزگای کرماشان تەنها لەگەڵ هەڵەبجە لەگەڵ باشووری کوردستانە هاوسنوور نیە لەگەڵ ئیدارەی سەربەخۆی گەرمیانیشا لەگەڵ کەلارە بە هەمان شێوە هاوسنوورە
پەروێزخان کە دەواازەیەکی نێودەوڵەتی ئەکەوێتە نێوان ئیداری سەربەخۆی گەرمیان و پارێزگای کرماشان. لە هەڵەبجەش بێگومان نزیکی 3 دەواازە کە نیمچە فەرمین لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە ئێستا هەرێمی کوردستان ئەوێ ئەم دەواازانە فراوان ترکە لە ڕووی گەشتیاری لە ڕووی بازرگانیەوە هاوردە و هەناردەی کاڵایان لێ فراوانتر کە تاکو بتوانێت دەرفەتێکی باشتر بۆ ئەو ناوچەیە بڕخسێنێ. پارێزگای کرماشان ئەڵێ لە سەردانەکەیە ئامانجبانە پەیوەندی بازرگانەکانی نێوان هەردوو لا پەرە پێبین وارووا پارێزگاری هەڵەبجەر بە هەمان شێوە خواستی خۆیان بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە پیشانداوە. لە پەرلەمانی ئۆکراین هەوڵ بۆ دروستکردنی پلاتفۆرمێکی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستانە دێت تا لەو ڕێەوە بتوانرێت بەرهەمی ئەو وڵاتە بە شێوەی ڕاستەوخۆ بنێردێ. شاندێکی پەرلەمانی ئۆکراین لەگەڵ ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر سەردانیان کردووە تێیدا باز لە بێزکردنی پەیوەندی بازرگانەکانی نێوان هەردوو لاکراوە. شاندێکی ئۆکراین ئاماژەیان بەوە کرد کە هەمانگی لەگەڵ پارێزگای هەولێرەکەن هەوڵێن هەولێر و کیف بکرێنە دەستە خوشکی یەکتر. جا ئەیتە ئەم دەستە خوشکیە موشەکەکەی لەگەڵایە یاخۆت جوانەکەی کێڤە بگوازرێتەوە بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. لەگەڵ ئیبراهیم گەردی ئەندامی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەم. کاک ئیبراهیم سڵاو لێبێ. ئێستا پەیوەندی بازرگانی نێوان ئۆکراین و کوردستان لە چه ئاستێکە لە ڕووی قەبارەوە چەند ملیۆن دۆلارێکە کاڵاوشمەکی ئۆکرانی لە بازارەکانی خۆمانە زۆرە؟ زۆر سپاس دکتۆر بیلال. هەولێر هەنگاوی گرنگی ناوە بۆ پرۆسەی دیبلۆماسی و سیاسی و ئابووری پێکۆژیان هەنگاوی سرنجی بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ خۆی ڕاکێشاوە. دەرئەنجامی ئێستا هەولێر دەستە خوشکی ناشفێڵ و پاریس و دەستە خوشکی کیڤە. هەولێر لە ڕووی ئارامی و ئاسایش و خزمەتگوزاری هەنگاوی زۆر گرنگی ناوە. ئەمەش دەرفەتێکی زۆر ڕەخساندەوە بۆ ئەوەی وڵاتانی جیهان بێنوە لە هەولێر و هەرێمی کوردستان وەرهێنان بکەن. ئۆکرانیا وڵاتێکی کوشتتوکاڵی گرنگە لە جیهاندا بە سەباتە خۆراک ناسراوە. شاندێکی باڵای ئۆکرانیا سەردانی ژێری بازرگانیان کرد. ئێمەش لە نزیکەوە هەفتەی ڕابردوو وەکو ژووری بازرگانی ئەمەدەی خۆمان دەربڕی بۆ ئەوەی شاندێکی باڵا بچێت بۆ ئەو وڵاتە زیاتر لێ تێبگەین لە ڕووی کوشتتوکاڵیەوە. باش ئەو گفتوگویانی ئەمڕۆ هەتان بۆ سەردانی ئەمڕۆ هەبوو هیچ ڕێککەوتنێک هیچ گرێبەستێک لە نێوان هەردوو لایە ئیمزا کرا؟ هیچ ڕێککەوتنێکمان نەکرد بەڵام بەتەماین دەستە خوشکی کیف و هەولێر واژوو کرێتن لەگەر پارێزگاری هەولێر وەکو ژووری بازرگانی و پارێزگاری هەولێر دەستە خوشکی کیف و هەولێر واژوو کرێتن. ئەمە لە ڕووی ئابووری و بازرگانی و چ سوودێکێ بێ بۆمان؟ بەڕاستی ئۆکرانیا وڵاتیش کوشتتوکاڵیە گرنگە لە جیهاندا بە سەبەتە خۆراک ناسراوە لە جیهاندا. ئێمەش وڵاتێکی کوشتتوکاڵیە کوردستان لە کابینەی نوێمدا هەنگاوی زۆر گرنگ ناوە بۆ کوشتتوکاڵ. لە سەردەمی کاک مەسرور بارزانی وەکەرتی کوشتتوکاڵ چاکسازیش زۆر باش کراوە. ئێمەش دەمانوێتن لە ئەزمون وەگرین سوود وەگرین لە ئۆکرانیا سوود لە ئەزمونونەکانی ئۆکرانی وەگرین لە ڕووی کوشتتوکاڵ. باش ئێستا چ شتێکی ئۆکرانی یەت بۆ بازارەکانی هەرێمی کوردستان چ جۆرە کاڵایەک لە ئێستا هەیە؟ دانیوێڵەکان بۆ عەلەف بۆ گەنبوجۆ بە زۆر بابەتی تری کوشتتوکاڵی سەبەتە خۆراک هەمووی لە ئۆکرانیت بەڵام بەدەستی یەک نایە دێتەوە تورکیا. لە تورکیا لە دەستی دوو ئەمە تاجیرەکانی ما و بەرهێنەرەکان بابرین لە تورکیا دەستی دوو ئەو کاری دەکەن. ئێمە دەمانوێت وەکو ژووری بازرگانی چەند وەبەرهێنەک چەند بازرگانێکی باش پێک بێنی بۆ وڵاتی کیف ئۆکرانیا بۆ کیف بچین لە نزیکەوە واژوو بکرێتن
لەسەر ئەو چەند بابەتێکی کە پێویستمان بەو کاڵانە هەیە. باش پێتان وایە بەم گرێبەستەی کاکرێ لە نێوان هەردوو لا و هەولێر و کیڤەکرێن بەدەستە خوشک ئیتر لە بابەتی سەردانیش بۆ بابەتی ڤیزا بۆ سەردانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لایەنی گەشتیاری سەردانی ئۆکرانیەکان بۆ هەرێمی کوردستان ئاسانکاری زیاتر هەبێ؟ ئێستا ئەو وەفدە هاتبوو وەفدەشی باڵا بوو بۆ ژووری بازرگانی هەفتەیە ڕابردوو بەڵام هەر لە ڕووی ئابووریە لە ڕووی دیبلۆماسیە لە ڕووی سیاسیە لە ڕووی بەتایبەتی کوشتتوکاڵ ئێمە گرنگیمان زۆر بە کەرتی کوشتتوکاڵ درراوە هەمان لە ئێستا باسم کرد لە کابینۆنۆدا بەڕێز کاک مەسرور بارزانی زۆر گرنگی بە کوشتتوکاڵ داوە ئیشاڵڵا لە کابینەی دەیەمدا تەواوکەری کابینە نوێم دەکرێتن زۆر ئێتمان بچی باش بە کەرتی کوشتتوکاڵ دەدرێتن و هەموو هەوڵ و هەموو ئاسانکاری بکرێتن بۆی کەرتی کوشتتوکاڵ بەرەو پێش بچیتن. باش کاک ئیبراهیم وەڵا بابەتێکی گرنگ باسکی بەرهەمی ناوخۆیی هیچ داتایەکەیە لە بەرهەمی کوشتتوکاڵ یا ساڵی ڕابردوو بەراورد بە پێشتر چەند زیادی کردبێ یانەوە ئاسانکاریانی کە کراون چین؟ سەبارەت بە بەروبوومەکانی کوشتتوکاڵی پەتاتە یەکە لە بەروبوومەکە هەر سەرچەکان ساڵی ڕابردوو لۆ کوێت لۆ ئیمارات لۆ وڵاتانی خەلیج هاتن لە ژووری بازرگانی چەند ئیڤێنتێکمان بۆ سازکردن بە هەمانگ لەگەر پارێزگاری هەولێر چەند 25,000 تۆن بەروبوومی پەتاتە هەناردەی وڵاتانی خەلیجمان کرد. ئەو ساڵی ئێساش لە مانگی هەفت مانگی 6 بۆ مانگی هەفت بەنیازین بۆ ئیتالیا عقدێک واژووکرێتن چەند هەزار تەنێک بۆ پەتاتە بڕە بۆ ئیتالیا هەر بۆ ئیماراتیش بۆ کوێت بۆ بابرێن کەنداو هەناریشمان هەر تۆزێک ناردە دەرەوەی ژەر دەستپێکێکی باش بووە. کاک ئیبراهیم لەسەرکردنەوەی کارگە هەنار دەستێکی زۆر گرنگ بوو بەردەوامیش دەبی ئینشاڵڵا زیاتریش دەبیتن. ئەوە مژدەیەکی خۆشیانی پلانەکە هەیە بۆی زیاتر بێ ئەکید ئینشاءڵڵا ئەو سارە ئینشاءڵڵا هەناری زیاد دەبی پەتاتەش زیاد دەبی و هەم بەروبوومەکان کەش زیاد دەبی. ئەو وەفدێکی ئیتالیش ئەو ڕۆژەی هات بۆ ژووری بازرگانی هەمەهەنگ بووین لەگە سەرۆکی ژووری بازرگانی هەمەهەنگ بووین بۆی بێزگە لە پەتاتەی چەند بابەتی تر بەوە هەنار دەبکەین بۆ ئیتالیا. ئێستا لەگەریان لەسەر خەتینەوەی کە بزانین چەند بابەتی تران دوێ بۆیان ئامادە بکەین چەند وبەرهێنشی باشمان هەیە لە ڕووی کوشتتوکاڵ هەمەهەنگن لەگەر ژووری بازرگانی لەگەر پارێزگاری هەرو بەڕێبەرەتی گشتی کوشتتوکاڵی هەولێر زۆر هەماهەنگێکی باشمان هەیە بتوانین چەند بابەتێکی چەند کاڵەیەکی بەنرخ هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین بە تایبەتی ئەوروپا. بەڵێ کاک ئیبراهیم لە مەبەستی کارگە خواست زیاد بووە بۆ دروستکردنی کارگە و دانانی کارگە لە سنووری ژووری بازرگانی پیشەسازی هەولێرە هیچ ژمارەیەک هەیە گەل لادوێ؟ وڵایی ئەو ساڵی ڕابردوو ئەم ساڵ بە سەدان کارگەی چەبز دانراوە کارگەی ئالیک دانراوە کارگەی زۆر کارگە دانراوە لە هەرێمی کوردستان لە هەولێر دامەزراوە هەندێکەوە لە ئیشکردندانە. ئێستا بە دێنە سەر بابەتێکی شەریکەی ئالین شەریکی ئالین 145 مادەی بەهارات هەناردەی وڵاتانی دەرەوە دەکاتن 145 مادەی خۆراک هەناردەی دەرەوەی وڵات دەکاتن لە ئەوروپا و لە خەلیج و هەموو وڵاتەکان هەناردە دەکاتن. پەتاتە بە هەمان شێوە ئەم ساڵ ئینشاڵڵا زیاتر دەبی لە سارپاڵ هەنار بە هەمان شێوە ئیدی بەتەماین ئەو بزانین ئەو بەرهەمە ناوخۆیەکان ئەوەی بۆ خۆمان بەکارک بێتن بۆ خۆمان بەکارک بێت ئەوی تریان هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین. بەڕێز ئیبراهیم گەردی ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی هەولێر هەر بژیت بەرچاوڕوونێکی زۆر باشیانێ گفتوگۆیەکی بە چێژمان کرد زۆر سپاس. لەسەر بابەت ئەمڕۆ بابەتێکە بوو ڕووداوێکە بوو لە خوارووی ئێران ئەمڕۆ شەممە تەقینەوەیکی بەهێز بەندەری شەید ڕەجایی لە پارێزگای هورمزگانی ئێران
هەژاند بە سەدان قوربانی لێکەوتەوە. بەندەری شەید ڕەجایی بە دەواازەی زێڕینی بازرگانی ئێران ناسراوە. ساڵانە بە ملیۆنان تۆن کاڵا و شمەکی لێگوازرێتەوە، چ بۆ ناوخۆی ئێران بێت چ بۆ دەرەوەی ئێران بێت. جا ئەم کاڵا و شمەکانە لە نەوتەوە بیگرە بۆ ئۆتۆمبیل، بۆ بەرەمی خۆراکی، بۆ جلوبەرگ، بۆ تەواوی ئەو بەرهەمانی کە لە ناوخۆی ئێران دروستەکرێن تاکو بیان نێرێتە وڵاتانی تر یاخود لە دەروی ئەو وڵاتە بگوازرێتەوە. ڤیددیوەکێ گاوکارانم بتوانن ئامادەیکەن. ئەمە سەرستانی بۆ ڕاکێشم زۆر کەس باسی ئەوواکە ئەوە بەندەر عەباسە، ئەوەشیان بەندەری بەیروتە 2020. ئایا ئەم تەقینەوەی بەندەر عەباس هاوشێوەی ئەوەی بەندەری بەیروتە کە لە ساڵی 2020 ڕوویە ئیتر دوای ئەوە لوبنانی ئابووری لوبنانی وێران کرد دای ڕمان؟ ئەمەش دەستپێکێکە بێ بۆ ئەوە چونکە زۆر لێکەچن تا ئاستێک هەرچەندە لە ڕووی قەبارەی بە قەوەتی تەقینەوەکانەوە ئەوەی بەیروت تەواو بەهێز بوو بە یەکێک لە بەبەهێزترین تەقینەوە نائەتۆمیەکان داهاندرێ لە مێژووی بەشەریەتە ئەوەی لوبنان کە لەولا نووسراوە ئەوە وێنەکەیەتی سەرەتایەتی و 2020 کۆگای هەڵگرتنی گەنم لە تەنیشتایەتی کە بینن سەرتاق تەقینەوەکی و دوای تەقینەوەکی گەورە ئەوەی ئەم لاشیان بە ئەما شێوە لای دەستی ڕاست بەندەر عەباسە کەویش تەقینەوەکی بەهێز بووە ئەویش بە هەمان شێوەگە سەرنج بن تەقینەوەکان تا ئاستێک نزیک لێک. ئایا خاڵی هاوبەشەیە لە بەینانە؟ کەمێکتر پێتانەڵ. ئالێرە هەندێ ژمارە و زانیاریتان پێڵم لەسەر هەردوو بەندەرەکە وە گرنگیان وە چ ڕۆڵێکیان هەیە کە بێگومان بەندەری ئاوی ئەوەی کە کاڵا و شمەکی لێوەنار دەکرێت دەواازەیەکی زۆر گرنگە هەر وڵاتی بێ. هەندێک وڵات کە ئەڵەن پێگەیەکی باشی بازرگانی نیە مەبەستەکەوێت لەسەر دەریانە، هەر وڵاتی لەسەر دەریا بوو پێگەیەکی گرنگی استراتیژی لە بازرگانی و ڕێڕەوی بازرگانیا بێ. ئێران چ لە باکوور چ لە باشوور ئەو دەرفەتەی بۆ ڕەخساوە بەڵام سیستەمی حکومڕانی ئەو وڵاتە نەیتوانیوە تا ئەستێک سوود لە خێر و بێر ئێرانی ببینە بۆ ئەوەی کە هاوڵاتیەکانی هاوشێوەی ئەو هاوڵاتیانە بژین کە ئێستا لە زۆربەی وڵاتانی جیهان یاخۆت هەندێک وڵاتی جیهان کە بە وڵاتانی خۆشگوزەران ناسراون. بێگومان ئەوەی کە ڕووی داوە بەندەری شەید ڕەجاییە، ناوی بەندەری شەید ڕەجاییە. بەندەر عەباس شارێکە پارێزگاکە هورمزگانە. بێگومان چەند بەندەرێکە بەندەر ئیمامە بەندەری شەید ڕەجاییە هەتاکو ئەگاتە خواری و لە سەروی ئێرانیش بەندەر ئەنزەلیەکێکە لە بەندەرەکانی دیکە ئێران. بەندەری شەید ڕەجایی گرنگی و پێگەی خۆی هەیە، یەکێکە لە بەندەرە زێڕینەکانی ئێران لە مامەڵی بازرگانیە. لە ساڵی 1970 دروستکراوە، ساڵان نزیکەی 90 ملیۆن تۆن کاڵا و شمەکی لێوە ئەنێردێ و لێوە هاوردەکرێ داگیرێ و بارەکرێ. توانای هەیە 4000 کەشتی لە ساڵێکا لە خۆ بگرێ کەەوە توانایەکی زۆر گەورەیە. لەگەڵ 80 بەندەری جیهانی پەیوەندی هەبوو بەڵام ئێستاوانە. لە ساڵی 2012 کە ئەمریکا سزای خستە سەر ئێران دەستی کرد بە فشارکردن لە ئێران لە سەردەمی ئەحمەدی نەژادە، یەکەم سزا کە سەپاندی بەسەر ئێرانە ئەو کۆمپانیای بوو کە ئەم بەندەرەی بەڕێوە برد. واتە ئەوەندە گرنگە، هەمیشە چاوی ئەمریکای لەسەر بووە، بێگومان چاوی ئەمریکای لەسەر بێت چاوی ئیسرائیل و وڵاتانی خەلیج و جیهانیشی لەسەر بێت. هەر لەسەر ئەم بەندەری شەید ڕەجاییە ئەمەی کە ئەمڕۆ تەقینەوەکە ڕوویە، ئەمڕۆ 26 نیسانی 2025 لە دواترایە بەڕێزان نازانم ئەمڕۆ بۆ ئامان لێ هاتووە. هیوادارم ئاگایەکتان لێرەوە بۆی ژمارەکان زووتر بگەنین. تەقینەوەیەک ڕوویە لە یەکێک لە کۆگاکانیان لە یەکێک لە پارکینەکانی بەندەرەکە کە بەندەری شەید ڕەجاییە. باز لەوە کتێش 4 گیان لە دەستدان تا ئامادەکردنی ئەمە ئەستاڵەن بووە بە 5 و بە 6 بریندارەکان زۆرن 550 نزیک بۆتەوە لە 600 بریندار 600 کەس بێنە بەرچاوی خۆشمارێکی زۆر زۆرە واتە بێزی تەقینەوەکە پیشانەیە. ڕاستە ژماری قوربانیان گیان لە دەستدان کەمە بەڵام ژماری بریندارەکان زۆرە. لەسەر بەندەری بەیروت ئەمە باسی شەید ڕەجایی بوو کەمڕۆ ڕوویە. بەندەری بەیروتان بیرەخەمەوە 2020 لە مانگی 8 لە کۆگای ژمارە 12 بەندەری ئورفا لە بەیروت تەقینەوەیەک ڕوویە تەواوی جیهانی هەژاند، نەک تەنها بەیروت و لوبنان، تەواوی جیهان بوو بە باس و خواسی ئەم بەندەرە. 8 ملیار دۆلار زەرریە
235 کەس هەندێک ئەڵێن 270 تا 235 کەس گیانیان لە دەستدا 6500 کەس بەس بریندار بوون. ژماری قوربانیان گیان لە دەستدان و بریندار بوون لە بەیروت بۆیە زیابوو لەبەری بەندەرەکە ڕێک لە ناو پایتەخت لە بەیروتا بوو. یعنی شوێنی نیشتە جێبوون چوادەوری بەندەرەکان تەنیوە. بۆیە زیانی گیان لە دەستدان زۆر بوو، بەڵام ئەوی ئێران تا ئەستێک وان نەبوو. بەهۆیەوە هەژاری و بێکاری ڕوویکردە وڵاتە. لە 90 لوبنانەکان بێکار بوون. لیرەی لوبنانی داڕمانێکی بەخۆی بینی لە مێژووی خۆیاشتی وای بەخۆی نەبینی بوو. هەر $100 لە نزیکەی 1500 لیرەوە گەیشتە نزیکەی 9 ملیۆن لیرە. دابەزینێکی هەر تەواو بێوێنە. حکومەت هەڵوەشایەوە، سەرۆکی حکومەت دەستی لە کارکێشایەوە، نەیانتوانی حکومەت پێبێنن. دواتریش ئەبینن لە 2024 حیزبوڵڵا و ئیسرائیلیش بوو بە کێشەیان. حیزبوڵڵا لە سیستەمی حکومڕانی ئەو وڵاتەیە تا ئەستێک لاواز کرایە دەرەوە. سیناریۆکان هەستەکەی وەکو دەنکی تەزبیح بە دوای یەک کاتچندرابێتن لە لوبنان ڕوویە. ئێستا تا ئەستێک خۆشگوزەرانی و ئاوەدانی ڕوویکرۆتەوە ئەو وڵاتە، بەڵام هێشتا کاریگەریەکانی خۆی کۆرۆنا پەرێشانی کردبوو، شەڕی ناوخۆ و ململانی سیاسی وێرانی کردبوو. تەقینەوەی بەیروتیش بەندەری بەیروتی ژەونیتی وێرانی کرد. ئایا تەقینەوەکەی شەید ڕەجایی لە ئێران هەمان سیناریۆ بێ؟ ئەبێتە قۆناغێک بۆ خراببوونی دۆخی ئابووری ئەو وڵاتی کە ئێستا لە ڕووی هەڵاوسان و بێکاریەوە وارووا بەهای دراوەکەی کێشەی گەورەی هەیە. هەر ئەو تەقینەوەی ئەمڕۆ لەگەڵ ئەنجامی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران لە عومان تمەنی ئێرانیان دابەزان کە گەریە بەیانیش کاریگەری لەسەر بۆرسی وڵاتە بکا بە تایبەت لە کۆمپانیەکانی بواری وزار. چەندە وەزیری نەوتی ئێران ئەڵێ کۆگاکانی نەوت و بۆریەکانی گواستنەوەی نەوت و پارکینەکانی نەوت زیانیان نەبووە، بەڵام ئەم تەقینەوەی لە کوێ ڕوویە سەرتاوتیان کۆگایك سوتەمەنی بۆ دوایی چی بوو؟ هێشتا لێکۆڵینەکان دیارن. ئەوەی لوبنان دوای 4 ساڵ لێکۆڵینەوەکان ئەنجامی نەبوو، هێشتا دیار نەبوو کێ خەتابار بوو کێ خەتابار نەبوو. ئەمە لەسەر بابەتی بەندەری بەیروت و بەندەری شەید ڕەجایی کە ئەمڕۆ لە ئێران تەقینەوە تایە ڕوویە. باسێکی بازرگانی تورکیا ئەمریکاتان بۆ بکەم. وەزیری بازرگانی تورکیا ڕایگەیان لە نزیکەوە چاودێری سیاسەتی نوێی بازرگانی ئەمریکا هەکەن، ئامادەن بۆ بەهێزکردنی پەیوەندی بازرگانەکانی نێوانیان. عومەر وڵات ئاماژەی بۆ کردووە، ئامادەن بۆ کارکردن لەسەر ئەو ئامانجانی کە لەلایەن ئەردۆخان و ترەمپەوە پلانی بۆ دانراوە بۆ گەیشتن بۆ ئەوەی قەباری بازرگانی نێوان هەردوو وڵات $100 ملیار تێپەڕێن. بەپێی داتاکان ساڵی ڕابردوو بە بەهای زیاتر لە $11 ملیار وەبەرهێنانی دەرەکی بە شێوەی ڕاستەوخۆ لە تورکیادا کراوە. لەو بڕۆژ لە 10.3 لەلایەن وەبەرهێنەرە ئەمریکیەکانەوە ئەنجام دراوە. ئالێرە باسێکی پەیوەندی بازرگانی نێوان ئەمریکا و تورکیاتان بۆ بکەم کە ئێستا تا ئەستێک 32 ملیارە، بەڵام ئەمان جانبی گەێنە $100 ملیار. ڕوونە کە ترەمپ لە ڕاگەیاندنی باجی گومرگی بەسەر وڵاتان لە 2 نیسان لە 2 ئەم مانگە لە 100 باجی گومرگی بەسەر تورکیا سەپان، لەبەرەوەی لە 100 تورکیا باجی گومرگی بەسەر کاڵای ئەمریکا سەپاندووە. ئەمریکاش لەوە تورکیا لەوەشا دەرفەتێکی باش و چانسێکی باشیە بوو کە باجی گومرگی زۆری بەسەرانە سەپێنرەوە. پێشتر دیراسەی هەوڵەکانی ئیدارەی ئەمریکایان کردبێ باجی زۆریان نەست بێت سەر کاڵای ئەمریکی. هەر لەسەر ئەم پەیوەندی بازرگانیانە بە هەنێشتان پێ بڵم ئەم 32 ملیارە چەندی تورکایە چەندی ئەمریکایە. 15.3 هەناردەی ئەمریکایە، 15 ملیار و 300 میلیۆن دلار لە 104.9 بەرز بۆتەوە، زیاتر بەرهەمی کشت و کاڵی و پارچەی فڕۆکەیەکەی نێرێ بۆ تورکیا. ئەوەی کە تورکیا هەناردەیەکا بۆ ئەمریکا بای 16 ملیار و 700 میلیۆن دلارە لە 108.2 بەرز بۆتەوە. چییە نێرە؟ کانزای بە نرخ و بابەتی جوانکاری، ئامێرەکان و ئامێری گەرمکردنی ئاو بۆیلەر، ئامێری ئەلکترۆنی و هەروەها قوماشیش ڕۆڵێکی باشیە لە هەناردەی تورکیا بۆ ئەمریکا، تەنانەت بۆ ئەوروپاش بە هەمان شێوە کە جاران ئەوروپا بە تایبەت ئیتالیا و فەڕەنسا ناوچەی سەرەکی زۆنی سەرەکی بەرەمێنانی قوماش و جلی فاخر بوون، بەڵام ئێستا تورکیا بازاڕەکەی لەوان تا ئاستێک وەرگرتووە. لەسەر ئەم بابەتی پەیوەندی بازرگانی نێوان تورکیا و ئەمریکا خواستێکەیە کە ئەم بڕە زیاتر بکرێت سەبارەت بۆی کە لە 32 ملیارەکەەوە ببێ بە 100 ملیار دلار. کورتێنانی بازرگانی ئەمریکا لەگەڵ تورکیا زۆر نییە،
یعنی ئەوەی ئەمریکای نێرێ ئەوەی تورکیای نێرێ بە پارە زۆریان بین نییە تا ئەمریکا کێشەیە بێ لەگەڵ تورکیا زیاتر ئەمریکا لەگەڵ وڵاتانی کێشەیە کە زیاتر ئەنێرن بۆ تورکیا بۆ ئەمریکا کەمتر لە ئەمریکاکردن 1.5 میلیارە کە بە ئاسانی قەرە بۆکرێتەوە ئەوەشی کەجێی سەرنجە ئەوەیە 2000 کۆمپانیای ئەمریکی لە تورکیا و بەرهێنانیان هەیە زیاتر لە بواری گەشت و گوزار و دروستکردنی هۆتێل و ڕێستۆرانت و ئەوەی کە پیانەوەتی براندەکانی بواری خواردن و گەشت و گوزاران تەنها 300 کۆمپانیای تورکی لە ئەمریکان ئەمە ژمارانە پێچێ بە دڵی ئیدارەی ترەمپ بێ بۆیە هەمیشە ئەڵێ بن لەگەڵ ئەردۆغان پەیوەندێکی باشم هەیە بۆ ساڵش کە سەردانی تورکیای کرد ئەردۆغان جگە لە پەیوەندی ئەمریکا و تورکیا دەست پێشخەرێکی کرد بۆ دروستکردنی هۆتێلی ترەمپ لە تورکیا بۆ بەرهێنانی ترەمپ کۆمپانیەکانی ترەمپ لە تورکیا ئەوەندەی تر پەیوەندیەکانی کرۆ با پەیوەندێکی بازرگانی و هاوڕێیانە لیرەی تورکی باسێکتان بۆ کەم هەر پێوەستە بم بابەتە بای لیرەی تورکی بەرامبەر بە دۆلار دابەزیەوە پێشبینێکێت تا کۆتایی ئەم ساڵ لیرە بەرامبەر بە دۆلار زیاتر دابەزێ هەندێک دامەزراوی جیهانیڵەن 4000 لیرە تێپەڕێنە بۆ 800 دۆلارێ کە ئێستا 3840 لیرەیە کە بە نزیکەی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو سێ ڕۆژی ڕابردووە لیرە زیاتر دابەزیوە بێگومان لە ناوەڕاستی مانگی ئازاریشە بۆی خۆپشاندانەکانەوە لیرەی تورکی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزینی زیاتری بە خۆبینی بوو. لەگەڵ فەرهاد یەشار پەیامنەری کورسان نیوز لە ئیستانبول لەسەر بابەتی لیرەی تورکی و دۆخیابووری وڵاتە گفتوگۆکەم. فەرهاد سڵاو لێبێ لیرەی تورکی ئەم دوو ڕۆژە داکەوت دابەزینی بە خۆبینی هۆکارەکان چین ئایا پێشبینەکرێت زیاتر لیرەی تورکی کەوتن بە خۆبینە؟ بله بلال وقتی تجی آماده کرد لیره ترکیه لبرانبری دلار هر کودکته کمتر دبیر جبر کو لترکیه لیره و دلار لگوری روشا سیاسی و اپراسیونان داد کردن و رادبن چما داکتن لیره ترکیه لبرانبری لهمبری دلاری جبر کو بان روزین داوید آوانیست که مهکه اپراسیون لترکیه بردوام چپاسی هم بکر بیشن پیواژیا چارەسەری لە تورکیە هەبێژی لی ئۆپسیۆنی واژێ دەسەلات لە هەمبەری ئۆپسیۆنی ئۆپەراسیۆنان پێکتینە وەکی اونجی دەزانن سەرۆکی شارەدارێ مەزن یا ئەستانبولی ئەکرەم ئیمامۆغلو نازدەی ئادەر داهاتە دەستەسەرکردن پشت یا دۆلار سەدی 10 زێدەتر بوو لیرەی ژی سەدی 10 داکەت ji ber ku çaxê dolar li beramberî Tirkiyeyê ya lîrê Tirkiyeyê 36 lîre bû dolar li beramberî Tirkiyeyê rojekî de hema rabû 41 dolarî û paşî Bankaya Navendî ya Tirkiyeyê nêzîkî 40 milyar dolar pere kir piyasê piştî ya em dikarin bêjin dolar hinekî daket hat 38 lîrê asê bû lêniha dîsa dolar radibe ji ber ku operasyon dîsa li îro li İstanbul operasyonek pêk hat دوی اپراسیون دا درباره 53 کسان دا دستسرکردن بریار دان لی او جوانا 5 کس هات دستسرکردن البته جی رژیا دلاری لبرانبر لیره بلند که کارمندین ترکیه جی لبر وی ناراضی بونا گلک جاران دینن زمان درجه کوم بو دلار گلک بهایه انفلاسیون جی گلک زده نه انفلاسیون نه رژیا انفلاسیون استدی 38 لترکیه و فایزی بری فایز او دو محسمه بری فایز دا کتبو چلو دو نیوا لی پشتی وان اپراسیونان جی بانکای ناوندی فایزی جی بلنکر انا فایز بری فەرهاد سەبارەت بە ئینفلاسیۆن و هەڵاوسان لە وڵاتە لە چ ئاستێکە بلندبوونە نرخی کاڵا و شمەک ئایا هەر بەردەوامە شت گرانە بێ؟ بله تویک وکی اونجا زن تویک وان اکونومی درباره اکونومی ده باوی که فرمی داخلیان بلاغ دکه آنجا آماران کم دکه و ویا بلاغ دکه لگوری تویک انفلاسیون لگوری سالین درباس بونه هنه اکی داکتیه جبر کو انفلاسیون سدی هشتی و چاران داکتیه سدی و چلا و 38 لگوری کرینان گل
enflasyon mesela nakeve jber ku gel dibêje ku yani xelkên li Tirkiye dijîn dibêje belê tuyek dibêje enflasyon dikeve dahata gel zêde dibe lê her tişt bi euro biha dibe yani kirîn di bazaran da gelekî zehmet diye ve ji ber vê jî xelk neçar dimîne û her wiha tenê xelk na kesên ku vê derê Tirkiyeyê fabrîkayê wan hene karmend jî ji ber vê enflasyona bilind neraziya xwe dînin zivan gelek caran ji ber ku çend karmend civan ji ber nerazîbûna xwe anîbûn zivan jî hatin desteserkirin li Tirkiye ev jî gelekî bûyereka mezin bû li Tirkiye cara yekem karmendên Tirkiye hatibûn desteserkirin weke Tusiyat باش lê belê فەرهاد ئەگەر پرسیارێکی خواردن بکەم لە ڕستۆرانتێکی ئەسکەندەرێک یاخۆت خواردنێکی ئاسایی شاورمەیەک هەر بابەتێکی ئەوە بێ کە کەسێک بتوانێت تێری پێ بخوا نرخەکەی چەنە ئێستا belê bîla niha ez niha navenda evkê me Sultanahmetê me li vir min beriya ku weşanê gelek kesaran jî yani ên geştiyaran jî me xeber yani dahata têne Tirkiyeyê rojê xwe derbas dikin û çawa dibînin yani ferê dolarên ku evna dînin têra wana dike hemû dibêjin ku belê em tênê vê derê em lê dinêrin ku her tişt buha bê di restoranê dema xwarinekî doxin gelekî zêde pera didinê niha mesela İskenderekî te gotîn te İskenderekî niha te doxî nîzîka li gor cîhan hinek cîhan 300 lîran e hinek cîhan 600 lîran e hetanî 700 lîreyê jî İskenderê henin li gor rewşê cihên ku geştiyar lê dibînin İskender zêde ye cihê ku li gor navçeyên û dahata gel kêm be ji wê derî İskender di navbera 300 û 400 lîrê de diçewitên lê cihên ku geştiyar tên vê derê dibînin hetanî 1000 lîreyê jî dikarî İskender bixwî li vê derê rewş li gorî cihên ku kiriyên xwe zêde yani restoran cihê ku kirî zêde dibe ew ne jî li beramberî wiya dehatên xwe yani bo ku dehatê wana zêde be bikarbin kiriya xwe û perê mûçeyên xebatkarên xwe bidin ew ne jî li gor wiya her tiştî zêde dikin bazarê de jî zêde dibe evkê wekî em dikarin bêjin mazot pir biha biye petrol pir biha biye ji ber ku dema gundî karmend û tiştên ku li wê derê çê dikin dînin hetanî ji bajarên dinê dînin sembolên ew jî li gor wiya jî tarîfe datînin ser li gor wiya jî biha dikin ev jî tesîr li ser her tiştî dike ya tesîra yekemîn ya dolar e dolar çixwe zêde dibe her tişt bi euro zêde dibe ya dinê jî em dikarin bêjin mazot û petrolek dema ev zêde dibe wekî dinê tê ser her tiştî yani millet bo ku debara xwe bike vana zêde dike ên dikarin jî ên bi mûçeyan dixebitin jî perê ku disînin têra vana nake hem ew bangavaziyê dikin nareziya xwe dînin ziman hem geştyarên ku hinek tênê Tirkiyeyê lê dinêrin ku her tişt li gorî wana li gorî ew ne difikirin bihatir e neraziyan xwe dînin ziman فەرهاد تۆ هەر پەیامنێری کورسان نیوز نییە ئیکۆنۆمیستێکی زۆر باشیشی هەر جارێکە من تۆ گفتوگۆکەین بەرچاوڕوونێکی زۆر باشمانەی تێ لەسەر ئابووری تورکیا لەسەر ئیکۆنۆمی تورکیا هەر بشیت چێژم لە قسەکانت بینی بەرچاوڕوونێکی باشیانە جا فەرهاد وتی کە ئەسکەندەرێک جۆرە خواردنە ئێستا لە 400 لیرە تا 800 لیرە 600 لیرە نرخەکەی پێ پێشوێنەکانە گۆڕە ساڵی 2014 من بە 20 لیرە ئەسکەندەرێکمە خوارد ئێستا حسابیکەن 600 لیرە بەرزبوونەوەکە زۆر زۆرە لەو ماوەیە بەخۆی بینیەوە جابڕیار بۆم شۆ من باسی ئەم پارانی بەدەستمەوە بۆ لە دەستپێکەوە لە مشتما هەڵم گرتە بوو ویستم باسی دۆلار و یۆرۆ پاوەندتان بۆ بکەم کە هەفتەی ڕابردوو بەرزبوونەوەکی باشیان بە خۆیان و بینی بوو بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەڵام لەبەر وەخت لە ڕۆژانی ئایندای ئینشەڵا باسیێن بابەتاتان بۆ بکەم بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە بێت